ئەمەی کێ دەبینن دوو بەهرەمەندن لە قوتابخانەی تۆپی سەی سادق و ئەمەش چەند یاریزانێکی دیکەیە کە ئەم قوتابخانەیە لەلایەن مامۆسایەکەوە سەرپەرشتیەکرێ بە ناوی مامۆستا هێرش گوڵانیەوە کە 130 فێرخوازان لە تەمەنەکانی 2008 بۆ 2017 هەیە. لەناو ئەم فێرخوازانەدا منداڵێکی دەنگخۆش هەیە بە ناوی بیلال هێمن کە یەکێکە لە فێرخوازەکانی قوتابخانەی تۆپی پێی سەی سادق و هەمیشە لە کاتی گەشتەکانیان بۆ یاریکردن بۆ شار و شارۆچکەکان ئەو لەناو ئەو ئۆتۆمبیلی کە دەیانگوازێتەوە بە دەنگە خۆشەکەی گۆرانیان بۆ دەڵێ. با گوێبیستی یەکێک لە گۆرانەکانی بیلال هێمن بین.